لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیندانیانی سیاسی یادی ئەو شەهیدانە دەکەنەوە کە ئەشکەنجە و پەتی سێدارا چۆشی پێدانەدان و زیندانیان کردە سەنگەری خەبات و جۆشدانی پێشمەرگە و جەماوەری خەڵکی کوردستان بۆ سەرکەوتنی شۆڕش و نوێگەلەکەمان کە دوای نوسکۆ تاکە ئومێدی خەڵکی کوردستان بوو. ئێمە وەکو زیندانیانی سیاسی وەکو پێشمەرگە وەکو ڕێخستنەکان هەمیشە لە سەنگەر دابووینە بەبێ ئەوەی کە ئەوانەی کە لە شاخ بوون وا دیارە ئەوان وە ورە بەرزانە ئەو قارەمانانەی کە لە زیندان بوون ئەوانەی کە شەهید بووینە و ئەوانەی کە لە سێدارە دراینە تەبعەن ئەوانەش هەمویان بە خوێنی خۆیان ئەو ڕۆژەیان تۆمار کردیە بە ئەوانەی کە ماویشن کە وەکو شەهیدی زیندوو ئەژمار دەکرێن. ڕێخستنەکانی ئەوێ ڕۆژێ و پێشمەرگە گیان لە سەردەستەکان لە ئەشکەنجە و زیندانی بەعەز نەترسان هەر بۆیە لە ناوشار ڕوبەڕووی دوژمن بوونەوە و لە زیندانیش تا شەهید بوونیان پەیامی سەرکەوتن و کەمژیان و کەڵژیانیان دووپات دەکردەوە. قارەمانێتی زیندانی سیاسی بەڕاستی ئەوان کە لە شاخ بەرگریان دەکرد جانی خۆیان بەخت کرد لە پێناو گەلەکەمان و پێناو ئازادی کە ئەو ڕۆژگاریان هینایتە بەرهەم. زیندانی سیاسیش لە کوچە و بەندیخانەکانی ڕژێمی بەعەز کە ئەو ڕۆژانەیان بەسەر دەبت ڕۆژێکی تاڵ بوو. ئەو زیندانیانێت سیاسی کە لە زیندانەکان تەعزیب و لێدان و هەموو نەوعا تەعزیبەکیان دەدیت ئەوانە مەدرسە بوو قوتابخانە بوو بۆ خەڵکە بۆ گەنجەکان بۆمەش بۆ پێشمەرگەدەرینەکانیش کەەوە ئەوان چەند تەعاملیان کرد چەند خۆراگر بوون خۆیان تەسمیل نەکرد. زیندانیانی سیاسی کە وەک شەهیدی زیندوو دەناسرێن دووپاتی دەکەنەوە شەهیدەکانمان بۆ کۆمەڵێک ئامانجی پیرۆزیانی خۆیان بەخت کرد کە بەشێک لەو ئامانجانە بەدی هاتن و زۆریشی هێشتا ماون پێویستیان بە خەبات و قوربانی زیاتر هەیە بۆ بەدیهێنانیان. تاها عەبدوڵەگەری کوردستان هەولێر.